16 کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو لە هەوڵی کۆبوونەوەکانی ئەنجومەن و کۆبوونەوەکە تایبەت بوو بە دوو بڕگە. بڕگەی یەکەمی دانانی قایمقامی نوێ بۆ قەزای دەربەنیخان لە پارێزگای سلێمانی کە قایمقامی پێشوو خانە نشین بووە و هەم قایمقامی پێشوو هەم یەواتە پاڵێوراوی نوێی کە دان ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کراوە هەردووکیان لە پۆستی بزوتنەوەی گۆڕان بووە و پاڵێورای نوێ بریتیە لە سلێمان محەممەد ئیبراهیم کە پاڵێورای بزوتنەوەی گۆڕانە کە لە ڕێگای پارێزگای سلێمانی و ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کراوە بۆ پۆسی قایمقامی قەزای دەربەنیخان لە پارێزگای سلێمانی و خستمانە دەنگدانەوە بە کۆی دەنگی ئامادەبووان پەسەند کرا. بڕگەی دووەمی کارنامەکە بریتی بوو لە دانانی بەڕێوەبەری ناحەی سەرقەڵا لە قەزای کفری سەر بە ئیدارەی گەرمیان و بە هەمان شێوە بەڕێوەبەری ناحەی پێشوو کە سەر بە بزوتنەوەی گۆڕان بوو ئەویش پۆستی جێگری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانی وەرگتووە لەبەرەوە بە بەتاڵی مابەوە بە هەمان شێوە بزوتنەوەی گۆڕان پاڵێورایەکی خۆی ناردبوو بۆ پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردبوو. ئێمەش ئەمڕۆ لە بڕگەی دووەمی کابینەکە خستمانە دەنگدانەوە کە بریتی بوو لە بەڕێز تاها ئیبراهیم قادر بۆ پۆستی بەڕێوەبەری ناحەی سەرقەڵا لە قەزای کفری سەر بە ئیدارەی گەرمیان بە هەمان شێوە خستمانە دەنگدانەوە بە کۆی دەنگی ئامادەبووان پەسەند کران.